گفتگویەک بهتر و ڕاوەساندنێک زیاتر لەسەر دانوستاندنên di navbera enekesî û peyedê de bila ez vê mijarê li gel mêvanê xwe mamoste Mihemed İsmaîl endamê desta seroketiya Encumena Niştimaniya Kurd lê Sûriyê gotûbêj bikim. Mamoste hevdema te baş bi di destpêkê de danûstandinên di navbera enekesî û peyedê de gihiştiye çi qonaxekî û çi pêşketin duwan de çêbûye. Bi taybetî ku di dema dawiyê de gelek got tesrîbat li ser danûstandinên we hatine belavkirin. سلااوڕێز بڕاستی ما تەفدا پێویستی هەیە بێ ئەv زەمینێکە گۆ پەیدا ببێ وڵاتێ ما تێدا گەشتبینە گۆ پێنگاون و گاون بێ ناوێتن دوی وارێ یەک هەلوێستیا وڵاتێ کورد و تەوگەرا سیاسی کوردی ئێمە ئەم جەدینە و ئەم گەلکی گوهدارن گۆ پشتەوان واری کاری بم ڕۆلێکی گرنگژی برەیزن گو چ تشتا گۆ پێ ئەv دیالۆگا ها گۆ سەرکەوێ سەر ئەساسێکی دانوستاندنê navbêna şanda Encumena Niştimanî Kurdî û şanda peyedê û partiyên hevpeyman pêra li ser nêrîneke berfireh gelekî waqeî ji bo şeraketekî rasteqîne şeraketekî yeksane bê avakirin ge ev pengaviya li ser miletê me ev qonaxa ku derbas bûyî carek dî venegere got miletê me pevre bi hevdû re şêwazê wekû vê rêkeftineke siyasî وإداري ولشكري وأبوري وحمي وارين جاني دا قد الراحتي كي تكفنا بلاطي ما وجباتا كردي تبدا تدا بجدار بن هر وسا بارتي سياسي جا حمي تدا أقدار بن ما يقافا كي آويتي ما هناك بينقاف باليين نيرينا سياسي دا ويه پیشکتنا هر وسا خالين ديجي خريكي كو دوي خوناغا كنيزيك دا قدانو صادن سرچيد بن مامۆستا شاندا enekesê di danûstandinê xwe de li gel peyedê em bêjin guhertin tê de hatî çêkirin hejmar hatî guhertin eger cimer ser vê yekê jî tu bêjî tu biaxive براستی destpêkê de yani biryar ew bû got şanda Encumena Niştimanî Kurdî û şanda peyedê bi piştî danûstandinê ser meselê siyasî wan me gavin hatin avêtin خواستن گو پارتین وان بجدار ببن جبر گو انجمن اجتماعی کردی اطارک سیاسی و پارتی دندروی دنه امی وفد هاتی حاضر بوی نونرتیا وان پارتی حمیات که انجمن اجتماعی کردی که ایوان پیاده بجه پارتی گلگل وان سر اداره خواستن واجی بهبرا مشارکه ببه سروی اساسی على اساس شان فرا ببه اشتا ما دست به يعني تشتكي يقولوا سر عرضي شنبيه لي او بارتي شان دخوا فرابكن غوري بارتين قيمان بيرا بجدار ببن امجي شان دخوا الغوري وشان دوا هنكي برفرح تربكن براستي ما تخص يعني اگر شان تشخا هندك بتركار دانو صندوق بتركار انجاز ابكه دي مسالها خوياي الجمواجي يعني او تخازن بارتين بجدار ببن تيدا پارتی و گل پیاده بجدار بمن ایگو دندری ریوبریا وانا. بله. مامۆستا ئەمە بین سەر تەبلیغبوونا هەژمارێک ئالیین سیاسی دناوا ئەنەکەسێ دا ئەنەکەسێ ئەم بێژن ژمارەیەک ئالیین سیاسی تەبلی ڕێزن خۆکردن پێوەەر معایرین ئەنەکەسێ ژێ تەبلیغبوونی چ بوون؟ سپاس براستی ئەو کۆمیتەکە ئەنجومەنە نیشتیمانی کوردی دەستنیشان کرد بۆ ئەو کۆمیت گۆ پێ طلبات وان پارتیین گو برید انجمنه دبون و هاتنه دور خستنش برگو ناکوکیت هندره وار او کمیت الو بله مامۆستا گەرم بک دەنگێت هەتێ او کمیت جاسری هنک پارتی يعني هاتن وگراندن جاردی وگران جه خود انجمن اجتماعی کردی ده تيار مستقبل كردي او بو دو بارچه يك جيت بو تيار مستقبل كردستان سوريا بنافكي باشقا بلوغو كي باشقا هات قبول كنوكو حزبكي يديتر تيار الحرية كردستاني او جيبو نافكا باشقا جنافي اولي ولوغا كي باشقا وشتك لي هردو بارتيا بابرتنا هر بارتي كي بسر بخواهات قبول كنن هندري انجمنا اجتماعي كردي ده هر او بارتيا جديد بالنسبه بارتي ديمقراطي كردستان كردي سوريا البارتي او ببون سي بارتي او بيانا سي باش او هر سي باش هر سي جي طلبه خطابو انجمني فانجمني كوميتي دي
یا باش ئەوە گۆ ئەنجومەنە نیشتیمانی کوردی هەرسیا قبول کرد ناوێ حزبەکی جبەرگۆ هەر حزبێک دە ئەنجومەنێدا سێ ئەندامات ئەنجومەنە نیشتیمانی کوردی دەی هەر پارچەکی ژێ هەر بەشێک ژێوە یەک ژێ تێدا بێ هەر سێ بەشێوان وێ سێ کەس دێ واوە بێن ئەنجومەنێ یەکێ بدۆرێ ژوان وێ بکەوێت ئەمانە ئەمداریا گشتیدا حتا ئەنجومەنە نیشتیمانی کوردی پرۆژەیەکی وێنها پرۆژەیەکیش بوو یەکیتیەت ناواندا ئاراستەی وان بکە و هەرسێن بەشێن پارتی ئەو یەکۆکاری بووی پرۆژەی وەک دوێ قبول بکرد سەرخوا وێ یەکیتیە ئەوێ بمین مەجلیسەدا ئەگەر تەرەفێک ژوا قبول نەکە هەنگی ئەوێ دەرکەوێ ینی هەرسێ قبول بکەن مەگەلکی پێخۆشە دۆ ژواژی قبول بکەن وێ بناوێ پۆستێوی پارتی وێ هەندێ ئەنجومەنێدا بگرن هەنێک داخوازێن پارتیên دی هەبوون بەڵێ کارم بک مامۆستا هەنێک داخوازێن پارتی دی هەبوون پارتین نه تەڤلی ئەنجومەنێ ببن نه یێ بەرێت تێدەبوون و بریار حەقیوادا هەبوو ئەو ما تەحویلی جڤاتە ئەنجومەنە نیشتیمانی کوردی کرد ما کەسێک ڕەفت بکریە تەڤا لێ ئەوەیە گۆری نظامە لایحە داخلیە ئەنجومەنە نیشتیمانی کوردی دوێ عەردی سەر ئەنجومەنە نیشتیمانی کوردی بێ و بژبەرگ و پارتین نەهن خواستنە تەڤلی ئەنجومەنە نیشتیمانی کوردی بن تەڵەبێ وان ما تەحویلی جڤاتە ئەنجومەنێ کرد بله گەلێک سپاسش بۆ میوانی مێ مامۆستا محەممەد ئیسماعیل ئەندامی دەستە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیە کوردی سووری ئیرۆتی میوانی مە بوو زۆر سپاس لەسەر ئامادەبووناتە